خاڵێکی تر ئەو ڕۆژانەی ڕۆژوگرتن تیانە حرامە. ئەبێ بشزانین کە ڕۆژوگرتن جاری وایە وەلو بۆ خۆی پەروەردگارە بەڵام حرامە. یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزان و یەکەمین ڕۆژی جەژنی قوربان نابێ بە ڕۆژوو بین. هەروەها سێ ڕۆژەی 11 و 12 و 13 زیلحیجە. هەروەها ڕۆژووی هەر ڕۆژێک بۆ ئافرەتێکە لە سووڕی مانگانەیە بێ یا زەیستان بێ نابێ، چونکە ئەگەر ئافرەتێک بە ڕۆژوش بێ 10 دقەی ما بێ بۆ بانک بکەوێتە سووڕی مانگانەوە ڕۆژەکەی بەتاڵە بێتەوە، ئەبێ بیگرێتەوە دوایی. هەروەها ڕۆژوو بۆ کەسێک کە زیانی پێ بگەێنێ حرامە لێی نابێ بیگرێ. کابرا پیرێکە مەسەرنی ئافرەتێکی پیرە یا نەخۆشە یا حەبی هەیە، کابرا مەسەرن بۆی نووسراوە بێ هەر 8 سەعات حەبێ بخوا، خۆ ناکرێت لە نەروی جاری وە هەیە من ڕۆژوگرتنەکەمان 22 سەعاتە، یعنی کابرا لانیکەمەوە 2 حەبا بێ بخوا 3 حەبە بێ بخوا، بۆیە ناکرێ ئەو مەفروزە بە ڕۆژوو نەبێ مادام حەبەکانی دکتۆر بە پێی دکتۆرێکی متمانە پێکرا و ئەشێ دکتۆرێکی متمانە پێکراو لە وڵاتانە مەرجنی هەر موسڵمان بێت، چکە شێ دکتۆرێکی سەرڕاستە عادەتەن بە پێ قانونی شەوان زۆر پابەندە بن بە قانونی خۆیانەوە و هەرێکەش یعنی وەکو ئەدەبی میهنەی خۆی پارێزێ شەرەف المێهنە پێوت. کەسێک گەر هاتوو زیانی لێ ئەکەوت تەوان ئەو کاتە نایگرێ. هەروەها ڕۆژوگرتنی ژنێک سونەتە کە مردەکەی لە لای بێ، پیاوەکە پێیوتی بێ مەیگرە یان بیشکێنە، مادام ڕۆژەکەی سونەتە ئەتوانێ بیشکێنە هەروەختێکی کە بێ بیگرێت، یان مادام پێشتر موافقەتی لە مێردەکەی وەرنەگرێت کە مێردەکە تەمان لە ماڵەوە بێ پێکەوە بن، نەک مێردەکەی لە سەفەرە و مێردەکەی بۆی خۆی بنوێنێ پێی بڵێن نابێ بە ڕۆژوو بی، ئەوەش نابێ، چکۆ ڕێگاگرتن لە خێرێک لە سونەتێک.